لاری پێشکۆتایی خولی نایبی عراق لە ئاستی لاوان هەولێر لەسەر یاریگای یەکەمی پێشوازی لە نەفتی بەسڕا کرد. لانیوە یەکەم کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان باشتر دەرکەوتن، چەندین دەرفەتی باشیان لە پێش بوو لە یاریەکە پێش بکەون بە ئاسانی لە دەستیان دەدا. لا خولەکی سی لەم حاڵەتە محەممەد حەسەنی نابژوان ناسراو بە کۆلینا ڕاستەوخۆ کارتی سووری بەڕووی یارزانێکی نەفتی بەسڕە بەرز کردەوە بووە هۆی ناڕزایی تیپی میوان. تیپی خاوەن ماڵ بەردەوام بوو لەسەر تاگلایانە یاریکردن و هێرشەکانی. لا کۆتا خولەکی نیوە یەکەم دەرفەتێکی ئاسان بۆ موعەیەد سەفا هەڵکەوت، نەیتوانی سوودی لێوەرگرێت و لە دەستیدا. لا نیوەی دووەم لا خولەکانی 49-56 نابژوان دوو کارتی زەردی بەڕووی کاپنەکەی لاوانی نەفتی بەسڕە بەرز کردەوە و بە کارتی سوور کردیە دەرەوە. ئەمە وای کردیانی نەفتی بەسڕە بڕیار بدا دیاریگە جێ بهێڵێت و پاشەکشە بکەن. دوای 7 خولەک لە چوونە دەرەوەی تیپی میوان ناوبژوان فیکەی کۆتایی پێهێنانی یاریەکەی لێدا. أحداث المباراة مو هسه من قبل 3 أيام خابرنا واحد من الشمال صديقنا قال ڕووداوەکانی یاریەکە هی ئێستا نین. 3 ڕۆژ بەر لە ئێستا هاوڕێیەکمان لێرە هەواڵی پێداین ئەم ناوبشوانە ناوبشوانی یاریەکەیە. بە لیژنەی ناوبشوانەمان وت ناویان پێنەداین، دوێنێ زانیمان هەمان ناوبشوانە، وتمان گومانمان لی هەیە دەرمان دەکات. بەڕاستیش هەروە بوو، وتیان دوو یاریزان دەردەکات، بێگومان هەروە دەرچوو. ئێمە ڕێگەمان نەداشتی هەڵە ڕووبدات بەرامبەر ناوبشوانیان هەر شتێک معقول نییە ناوبشوانێکی سەرەتایی یاریەکی لەم شێوەیە بەڕێوەبات هەتا بێتە سەر هێڵی یاریگاش. ئێمە لە بەسڕەوە هاتووین، ساڵێکە کۆشش دەکەین. ئەگەر بە ویژدانەوە دەتەوێت دەبێت ناوبژوان لە دەرەوەی بەسڕە و هەرێم بێت، پێویستە بێنایم بێت لە بەغدایان پارێزگاکان. پیرۆزە لە هەولێر شایستە نەبوون ناوبژوان بردنەوەکەی پێشکەشی کردن. بەختێکی باشتر بۆ تیپەکەم جەنگاوەر بوون گەیشتنە کۆتایی لەگەڵ ئەو ڕووداوانەی لە نێو یاریگا ڕوویدا. پێش دەرکردنەکە گاڵتەیان پێکردین بەم شێوازە. پێشەکی بەناوی خۆی گەورە مهرەبان وەک خۆتان بینیتان لە خولەکی یەک تا خولەکی 65 کۆنتترۆلی یاریگامان کردبوو. تۆپ هەموو کات لە کۆنتترۆلی ئێمەدا بوو. یعنی یاریزانەکانی ئەوان نیان دەتوانانی کۆنتترۆلی تۆپ بکەن و تووشی یعنی تەشەن و جاتەکی تەواو ببوون. دوو یاریزانیان تووشی کارتی سوور بوون و تیپەکەیان بردە دەرەوە. بەڵام ئەگەر بە دوو یاریزان نەقسەوە یاریەکەش بڕۆیش بالەوانێت 2 تا 3 گۆڵمان لەیان تۆمار دەکرد. زانیان ترسان لەوەی گۆڵێکیان لێ تۆمار بکرێت و بە ئەنجامێکی گەورە بدۆڕێن و تیپەکەیان بردە دەرەوە. وا بزانم ئەوەی دیتیشمان ینی ئاستی ناوبژوانەکان لە ئاستی پێویست بوو. هەرچەندە لە سەرەتا یاریەکە لێدانیشی سزای 100% لە بۆ ئێمە هەبوو، بەڵام دیارە حەکەمیش بەشەرەوە غەڵەت دەکات نەیدیت. بەس ئەلحەمدوللیلا توانیمان ئەو کارە تەواو نەکراوەی پارساڵ ئەمساڵ تەواوی بکەین و بگەینە یاری کۆتایی و ئینشاءڵڵا دەبینە پاڵەوانی عراقیش. بەم شێوەیە تیپی لاوانیانی هەولێر بۆ یەکەم جار گەیشتە یاری کۆتایی خولەکە. تیپی لاوانی نەفتی بەسڕەش ماڵ ئاوایی کرد. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.